بە مەبەستی پڕکردنەوەی بۆشایی ئەمنی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگەری عێراق سێ ژووری هەمانگی لە کەرکووک و دیالە و نینەوە دروست دەکەن. هاوکات لە هەندێک دەستگای میدیایی وا بڵاو کرایەوە پێشمەرگە دەگەڕێتەوە کەرکووک. ئەمەش وای کرد لە بەیان نامەیەکدا فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراق ئەو هەواڵانە ڕەت بکاتەوە و ئاماژە بەوە بدات ژوورە هاوبەشەکان تەنیا بۆ لێکتەگەیشتن و هەمانگی دەبێت نەک بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک. هەر لەو چوارچێوەیەشدا یەحیا ڕەسوول وتەبێژی وەزارەتی بەرگەری عێراق لە تویتێکدا ڕێکەوتن لەسەر گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک ڕەت کردەوە. لە ناوخۆی کەرکووکیش عەرەب و تورکمانەکان دژی هەر هەوڵێک بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ شارەکە دەوەستنەوە. لای خۆیەوە چاودێرێکی سیاسی ئامانجی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچانە بە پێویست دەزانێت بۆ ڕێگری لە جموجۆڵەکانی داعش. دیارە ئەو مەترسیانی کە ئەمڕۆ لە ناوچە کوردستانی دابڕێنراوەکان و بە تایبەتی شاری کەرکووک هەیە بە ترسی داعش و گروپە تیرۆریستەکان بوونی هەماهەنگی زۆر گرنگە لە بنێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکاندا و بەڕاستی ئەگەر حکوومەتی عێراق خەمخۆری پرۆسەی سەقامگیری ئەمنیە لەم ناوچانە پێویستی بە هەماهەنگی هێزی پێشمەرگە و بەشداری هێزی پێشمەرگەی بۆیە بەشداریکردنی هێزی پێشمەرگە لە پرۆسە ئەمنیەکانی ئەم ناوچانە گرنگە. بەڵام ئەوەی کەوا باز دەگرێت لەو گفتوگۆ لێک تێگەیشتنە تەنها پڕکردنەوەی ئەو بۆشایانەیە کە کەوتۆتە نێوان هێزی پێشمەرگە و هێزی عێراقیەکان. دوای 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتەکانی و کشانەوەی پێشمەرگە لە بەشێکی زۆری ناوچە کێشە لە سەرەکان بۆشایی ئەمنی لە نێوان سەنگەرەکانی پێشمەرگە و سوپای عێراق دروست بووە. ئەوەش بووەتەوە کاریەوەی داعش بتوانێت سوودە و بۆشایە وەربگرێت و سوپای عێراقیش نەتوانێت ئەو ناوچانە بپارێزێ. دیارە ئەو بۆشای ئەمنیەی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەدەوا دروست بووە لە ناوچەکانی باشووری خۆراوی کەرکووک و تیرۆریستانی داعش قۆستیانەوە بۆشایەکی ئەمنی گەورەیە لە ڕووی جوگرافیای سەربازی و خەلەلێکی گەورەی دروست کردووە. حکوومەتی عێراقی زۆر هەوڵی داوە ئاڵوگۆڕی بە هێزەکان کردووە، هێزی تری هێناوە، هێزی زیاتی بڵاوکردەوە نەیتوانی ئەو بۆشایە پڕکاتەوە. ئەمە دوو هۆکاری هەیە. هۆکارێکی ئەوەیە ئەم هێزانە با بڵێن بۆ خۆیان خەڵکیان تایە ڕەنگە پەیوەندی بەلایەنی ترەوە بە پەیوەندی بە گروپی تیرۆریستیە بێ یاخود زانیاری لە ناو ئەم هێزانەوە بگاتە لایەنە تیرۆریستەکان. دوو ئەم هێزانە شارەزای جوگرافیای ناوچەکە نین بە بەراورد بە هێزی پێشمەرگە کە لە ماوەی با بڵێن 14 ساڵی نێوان 2003 بۆ 2017 لە کەرکووک و ئەم ناوچەیە بوونە. بۆ ئێستا حکوومەتی عێراقی گەیشتۆتەوە قەناعەتەی کە ئەو بۆشاییە بەبێ بەشداری پێشمەرگە پڕ ناکرێتەوە. وەک هەنگاوێکی سەرەتا لە دوای ئەو ڕووداوانی 16 ئۆکتۆبەر من پێم وایە قۆناغێکی زۆر باشە بۆ کورد و ئەکرێ بڵێن سەرەتایەکە ئەگە کورد بتوانێت بۆ داهات ئەمە بێتە بناغێکی باش بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە لە داهاتوودا. بەپێی دەستوری عێراق دەبێت کارە ئیداری و ئەمنیەکانی سەرونی ناوچە کێشە لە سەرەکان لە نێوان حکوومەتی عێراق و وەرێمی کوردستان بە هاوبەشی بەڕێوە ببرێت. بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر کورد لە ڕووی سەربازی و ئیداریەوە لەو ناوچانە بێدەسەڵات کراوە. ئەمەش لە کاتێکدایە هێزە عێراقیەکان تا ئێستا بەبێ بوونی هێزی پێشمەرگە نەیان توانیوە ئەمن و ئاسایش لە سنوورەکانی پێشووی هێزی پێشمەرگە بەرقەرار بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.